نزیکەی 10,000 پەنابەری ئەفغانی کە گەیشتونەتە ئەمریکا لە فۆرت مەککۆی بنکەیەکی سەربازی ویسکەنسن بە شێوەیەکی کاتی نیشتەجێبوون. دەسەڵاتداران لە هەوڵی دۆزینەوەی خانووی هەمیشەیدان بۆیان و بڕیارە نزیکەی 900 کەسیان لە ویسکەنسن لە 6 شوێنی جیاواز لەوانە میڵواکی و مەدیسۆن نیشتەجێ بکرێن. لە مانگی 9دا چەند ڕێکخراوێکی مرۆیی بنکە لە میڵواکی و کۆمەڵێک لە ژنانی موسڵمان سەردانی فۆرت مەککۆیان کرد کە بە ڕووی میدیاکاندا داخراوە. شێڵاباتوان لە گروپی حەنان بۆ بەهاناچوونی ئاوارەکان کە ڕێکخراوێکی کۆمەڵایەتیە یەکێک لەو کەسانە بوو. ئەم بەرنامەیە کە بۆ نیشتەجێکردنی پەنابەران بەکاردێت ئاسایی نییە، کەواتە بەڕای من فشارەکە نەک تەنها بۆ سەرڕێکخراوە کۆمەڵایەتیەکانە، بەڵکو فشاریشە بۆ دەستگاکانی نیشتەجێکردن لە سەرانسەری دنیادا. ئەم ڕێکخراوانە دەبێت سەرەتا ماڵێکی باش بۆ پەنابەرانە بدۆزنەوە، بەڵام ئەو ئاوارانەی کە پێیگەیەکی جیاوازیان هەیە بە بەراورد بەو کەسانەی کە مافی پەنابەریان پێدراوە هیچ سەرچاوەیان لە بەردەستان نییە و ئەمەش ڕێگرە لە پرۆسەی نیشتەجێکردنەوەیان لە میڵواکی و مەدیسۆن. زۆرینەی هەرە زۆریان لە ڕووی یاساییەوە لە هەرومەرجێکدان کە پێی دەوترێت ئازادی سنووردار، واتە دوای ئەوەی نزیکەی ساڵێک لێرە بوون ئینجا دەتوانن داوای پەنابەری بکەن، پرۆسەکە بەڕاستی پرۆسەیەکی ترسناک و قرسە. خزمەتگوزاری کۆمەڵایەتی جوو کە ڕێکخراوێکی ناحکومیە لە مێدیسۆن ئامادەکاری کردووە بۆ پێشوازیکردن لە 75 پەنابەری ئەفغانی، بەڵام نیشتەجێکردنەوەی پەنابەرە تازەگەیشتووەکان دەتوانێت کارێکی قورس بێ. ئەوان هیچ کام لەو شتانەیان کە خاوەن خانووکان بە شێوەیەکی ئاسایی داوای دەکەن پیان نییە. ئێمە گرێبەستی ماڵەکانیان بۆ کرێ بۆ واژوو ناکەین، بەڵکو تەنها یارمەتیان دەدەین بۆ ئەوەی بتوانن خۆیان گرێبەستەکە واژوو بکەن، کەواتە خاوەن خانووکان دەبێت شتەکان زۆر قورس نەکەن. لەم قۆناغەدا پێویستمان بە خانوویە، بۆیە دەبێت لە هەموو بەشەکانی مێڵواچی و ناوچە جیاوازەکان کە خانوویان هەیە هەوڵی دابینکردنی خانوو بۆ ئاوارەکان بدەین. دۆزینەوەی خانوو بۆ کرێکارێکی قورسە. ئاژانسەکان پێویستیان بەو خانوانە هەیە کە نەوەک تەنها پێداویستی خێزانەکان دابین بکەن، بەڵکو دەیانەوێت لە ڕووی داراییشەوە فشار نەخاتە سەر ئەو خێزانانە. مڵواکی شارێکە خانووی کەمە، بە تایبەتی خانووی هەرزان. زۆربەی ئەو خێزانانەی دێنە ئێرە خێزانی زۆر گەورن، واتە لەوانەیە پێویستیان بە خانوویەک بێت بە زیاتر لە 3 ژووری نووسن. خانووی بە 3 ژووری نووسن و بە نرخێکی گونجاو لێرە زۆر کەمە. ئەوەی ئێمە ئەمجارە دەیکەین ئەوەیە کە پێشوەخت شوقەکان دابین دەکەین بۆ ئەوی بتوانن خەڵق لە کاتی گەیشتنیاندا بە زووترین کات نیشتەجێ بکرێن و ئەمەش گرفتێکی دارایی گەورەیە بۆ دەستگاکەمان. لە ویسکەنسن هەندێک شوێنی کرێکردنی خانوو وەک ئێربیێنبی هەڵدەدەن یارمەتی پەنابەران بدەن. ئەوان لە هەوڵی دروستکردنی پەیوەندیدان لە نێوان ئاژانسەکانی نیشتەجێکردن لەگەڵ ئەو کەسانەی کە دەتوانن ماڵی هەرزانتر بۆ ئاوارەکان دابین بکەن.